سڵاوتان لێبێت. بارزانی دەیەوێت هەفتەی داهاتوو چارەنووسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکلایی بکاتەوە. ئەمڕۆژ داوای لە حیزبەکان کرد تاوەکو پێش هەژدەی ئەم مانگا کۆ ببنەوە. هەرچەندە ئەمە جاری دووەمە کاتی هەڵبژاردن دیاری دەکرێت و پێشتریش بڕیار بوو مانگی دەی ساڵی ڕابردوو هەڵبژاردنەکە بکرێت، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان پارتی و یەکێتیەوە مەترسی هەیە ئەم جارش هەڵبژاردن دوا بخرێت. ئەگەرچی هەردوو حیزبەکە باشکرا دەڵێن ئامادەی هەڵبژاردنن لە کاتی خۆیدا، بەڵام ئەم قسەیە با کردارەکانیانەوە دەرناکەوێت، مەترسی دواخستنەکە جددیە. ئەمەشوای کردووە نوێنەری وڵاتان تەئکید لەسەر هەڵبژاردن بکەنەوە لەم ساڵدا و هەوڵی دواخستنی نەدەن. جگە لەماش چەند جارێک هۆشداری ئەوەیان بە حیزبەکانی کوردستان داوە کە دواخستنی هەڵبژاردن دووریان دەخاتەوە لە پشتیوانی نێودەوڵەتی، چونکە پێشێلکردنی بنەمایەکی گرنگی دیموکراسیە کە ئەو وڵاتانە پشتیوانی دەکەن. ئەمڕۆ بارزانی بە مەبەست و بە ئاشکرا لە بەردەم نوێنەری وڵاتان و بەرپرسانی عێراق و یەکێتی و حیزبەکانی دیکەش ئەو گومانەی لەسەر خۆی و حیزبەکەی دوور خستەوە کە ئەوان دژی هەڵبژاردنن لەم ساڵدا و داوای لە پارتی و یەکێتی و هەموو حیزبەکان کرد کۆ ببنەوە. ئەمە بە دەرفەتی ئەزانم لێرەوە بانگەوازێکی دڵسۆزانە ئاراستەی هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان کرد، هەموو حیزب و لایەنەکان کە لاپەڕایەکی نوێ بکەنەوە. دەواکارم هەرچی زووتر کۆبوونایەکی فراوان بکرێ پێشی هەژدەی مانگ، پێشی هەژدەی مانگە، بۆ ئەوەی دڵسۆزانە بەرپرسیارانە کوردستانیانە باسی هەموو گیر و گرفتەکان بکرێ و چارەسەریان بکەن. و پێشی ئەو کۆبوونەوەیە داواکەم بە تایبەتی هەردوو مەکتەب سیاسی پارتی و یەکێتی دانیشن ئەو تەمومژە نەهێڵن و زەمینە سازی بکەن بۆ ئەو کۆبوونە بەرفراوانە. ناوی چیتر خەریکی یەکترشکاندن بن، دەرفەتێکی باش هاتووتە پێش بە دژایەتی یەکتری کەسیی دەست ناکەوی و با عیبرەت لە ڕاپەڕین وەربگرین. 70 ساڵ ئەو هەموو خەبات و تێکوشان و قوربانی دان و خوێنە نەمانتوانی ئەوەی بە 7 ڕۆژ ئەنجام درا کاتی کە هەموو ملەتەکە بوو بە یەک موعجزە دروست بوو، موعجزە ئاسا. با ئەمە هەمیشە لە بەر چاومان بی. ئێستاش من دووبارەی دەکەمەوە دڵسوزانە و برایانە من ئەو داوایە تەوجیهی هەموو هێز و لایەنەکانی سیاسی یەکەم لە هەرێمی کوردستان و خۆشم ئامادەم هەرچی پێم بکرێ و پشتگیری ئەو تەوەجە. و داواکارم لە هەموو میدیا و ڕێکخراوەکانی مەدەنی هاوکار بن بۆ سەرخستنی ئەم پەیامە نەوەکو ڕۆڵێکی سەلبی ببینن، ڕێگراتان لێ دەکەم ڕۆڵێکی ئیجابی ببینن. بۆ هەڵبژاردنەکەی مانگی 11 ئەم ساڵ چاوەکان لەسەر کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستانە، بەڵام ئێستا کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ماوەکەی کۆتایی هاتووە و هێشتا پەرلەمانی کوردستان کارای نەکردوتەوە. پێشتر کۆمسیۆن ڕایگەیاند بوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن 6 مانگیان پێویستە. پێنجشەمەی داهاتوو 18 ئایار ڕێک 6 مانگەکە کۆتایی دێت و ماوەی پێویست لە بەردەم کۆمسیۆن نامێنێت. داواکارەکەی بارزانیش بۆ کۆبوونەوەی لایەنەکان تاوەکو هەژدەی ئەم مانگە بوو ئەوەیە حیزبەکان پێش ئەو وادەیە لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن ڕێک بکەون، بە تایبەتی پارتی و یەکێتی کە تاوەکو ئێستا ڕێک نەکەوتون. بارزانی شەپۆلی قسەکانی ڕوو لە حیزبەکەی خۆی و یەکێتی بوو، چونکە دەزانێت گرێکوێرەی هەڵبژاردن لە دەست ئەوانە و کردنەوەشی پێویستی بە پەنجەی هەردوو دەستەکەیە، نەک تەنها یەکێکیان. هەر بۆیە بە پارتی و یەکێتی گوت عیبرەت لە ڕاپەڕین وەربگرن و واز لا یەکتر شکاندن بهێن و پێکەوە کۆ ببنەوە. هەنگاونان بۆ ئەم داواکاری بارزانی بەراورد بە هەفتەی ڕابردوو ئاسانە، چونکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەفتەیەکی گەرمی سیاسیان بەڕێ کرد و دەنگی ناڕزایەتی هەردوو لا بەرامبەر بە یەکدی کبووەتەوە.
سەرەتای هێوربوونەوەکەش دەگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکەی دووشەممەی ڕابردووی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی کە دوای 7 مانگ لە ناکۆکی توند و بایکۆتی یەکێتی بڕیارە یەکشەممەی داهاتوو بگەڕێنەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم. پێش چەند مانگێک هەردوو دەستگای هەڵبژاردننی پارتی وێکێتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی بەردەم هەڵبژاردن کۆبوونەوەیان دەست پێ کرد، هەرچەندە 3 کۆبوونەوەیان کرد و وەک ئەو کاتگوتیان لەسەر زۆر خاڵی ناکۆک ڕێککەوتون، بەڵام توندبوونەوەی ناکۆکیەکانی پارتی وێکێتی تاوەکو بەر لە دووشەممە ئەو کۆبوونەوانەشی ڕاگرت، بەڵام ئێستا هەوڵێک هەیە بۆ ئەوەی بەم نزیکانە کۆبوونەوەکان دەست پێ بکەنەوە. یەک لە دیارترین ناکۆکیەکان پرسی کورسی پێکهاتەکانە کە 11 کورسیە و داوای ڕێخستنەوەی دەکرێت. لەم بارەیەوە یەکێتی پێشنیازی کردووە هەڵبژاردنەکە فرەباز نەبێت و لەو 11 کورسیە 4 کورسیان بکەوێتە سنووری بازنەی پارێزگای سلێمانیەوە، بەڵام تاوەکو ئێستا ئەم پێشنیازە لەلایەن پارتی و پێکهاتەکانەوە پەسەند نەکراوە و ڕەت دەکرێتەوە. کێشەیەکی دیکە کاراکردنەوەی کۆمسیۆنە و دەبێت پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە کە ئەویش بەهۆی ناکۆکیەکانەوە کۆبوونەوەکانی ڕاگیرا بوو. ئەنجومەنی کۆمسیاران ئێستا 2 کورسی بەتاڵە، بۆەوەش مانگی ڕابردە و لیژنەی کاراکردنەوەی کۆمسیۆن لە پەرلەمان زیاتر لە 80 CV وەرگرت، بەڵام تاوەکو ئێستا متمانە بە کەسی نوێ نەدراوە چونکە ئەو متمانەیە پێویستی بە پەرلەمانە. خواتان لەگەڵ.